خۆپیشاندان و مانگرتنی دانیشتوانی دەربەندیخان پێی نایە ڕۆژی پێنجەم و دووبارە جەخت لە داواکاریەکان و بەردەوامیان لەسەر شەقام دەکەنەوە. بۆ بەردەوامیدان بە خۆپیشاندانەکان و مانگرتنیان بە شێوەیەکی 24 کاتژمێری لە مەیدانەکەدا، چالاکوانان ڕۆژانە و بەردەوام سەرقاڵی ئامادەکردنی خوانی ئێوارن تا ئەوەی ئامادەبووان بە گوڕ و هێزێکی دیکەوە بەڕووی ستەم و نادادیەکانی دەسەڵاتدا بوەستنەوە. ئەوە بۆ ماوەی 4 ڕۆژە لێرە خواردن دروستەکەین لەگەڵ ئەو هاوڕێیانە. مەمنونی ئەو خەڵکەین کە هاوکارمانن، بەڕاستی تر بە هەموو شێوەی هاوکارمان بوون، بە پارە، بە خواردن داریان هێناوە. خەڵک بەعام هەمووی هاوکاری کردوین. وەڵام ئەمڕۆ مریشک و برنجمان لێناوە، ئیتر هەر ڕۆژە خواردنێک لێنین. وەڵا هەر خەڵکی خۆبەخش هاوکاریمانەکە. تێمەش لێرە بەردەوامە بین هەتا جوابمان نەدرێتەوە، داواکاریەکانمان جێبەجێەکەن. کۆمەڵێک دار دەبڕێتەوە بۆ خۆشکردنی ئاگری ژێر مەنجەڵەکان. بەشێکی دیکەش سەرقاڵی ئامادەکردنی خوانەکەیە و بەشی سێمیش کە زۆرینەن لە چاوەڕوانی دەمکێشانی خواردنەکە لە چواردەوری ئاگردانەکانی ناو مەیدانەکە کۆدەبنەوە تا ئەوەی پێکەوە خوانێکی تەواو جیاواز لە کەشێکی ناوازەدا نۆش بکەن. لە کەشەوەگی ساردی زستانە و کە بێکارەبایی تەنگی پێڵچنیوین واتینە سەر جادە، هاتنە سەر جادە و ئەمێنینەوە کۆڵ نادەین هەتاوەکو مافە سەرەتایەکانی خۆمان دابین نەکەین. دەستخۆشی لە ئەم گەنجە بەڕێزانەیەکەم لەو پیاما قوڵانەی شار کە ڕۆژانە هاوکاریمانەکەن لە ڕێگەی بڕێکی کەم دارایی وەکە ئەدوایین خواردن و برنج و گۆشتی ئێوارانی پێدابین بکەین و بمێنینەوە. ئیشەڵا کۆڵ نادەینەوە. دەستخۆشی لەو پیاوانە شەکەین کە بەردەوام لێرە خەریکی قاپشوردن و خەریکی وردکردن و خواردن ئامادەکردنن. ئێستا ئێمە لە سەر شەقام چاوەڕێنانی ئێوارەی نانوشت حازی کراوە، خێرخواست حازری کردووە. نانوشت خۆین و ئەم جارەکە دەستکەینەوە بەکار و چالاکەکانمان. ئیتر هیوادار بەڵێ بەڵارە وەڵا ئیتر ئەوەی کە لە چایەخانەکانە هیوادارم هەر بێ لێرە دەمەتەقەکەیشی بکە. خۆشە لەبێ لە بەیاتی بچێت لە چایەخانەکان دانیشێ لێرە بێ بۆرە دەمەتەقەکەی شێرتیایە. هیوادارم ئەو کەسانێکی کە لە ماڵەوەن بێنە سەر شەقام بۆنە ڕزای دەنگی خۆیان. ڕۆژانە خواردن بۆ نزیکەی 600 مانگرتوونیە و مەیدانەکە ئامادە دەکرێت و سەرجەمچین و توێژەکانیش لەسەر خوانەکە بەدی دەکرێن. سپاس بۆخوا، سپاس بۆ خەڵکی دەربەنیخان. ئێمە ئیمڕۆ 4 ڕۆژەنانی مانگردووانی دەربەنیخان دروست دەکەین. ئەمە 4 ڕۆژمانە بۆ ئێواران نان دروست دەکەین، چایش بەردەوامە بۆ شەوانی شپاقلە و نۆکوچە دروست دەکەین. ئەم پارەیەم خواردنەی خێرخوازانە مسلمانانە هەری خەڵکی دەربەنیخان خۆیانە سوپاسیانەکەین. شێفەکان هەر خەڵکی دەربەنیخان کە خواردن دروست دەکەن. ئەم ئێوارە کە جەنابتان تەشریفتان هێناوە مریشک و برنجمانەیە. ماوەی 5 ڕۆژە دانیشتوانی قەزای دەربەندیخان بە مەبەستی باشترکردنی کارەبای شارەکەیان و چارەسەرکردنی کێشەی ئاوی شارۆچکەکەیان مانگرتنێکی 24 کاتژمێریان ڕاگەیاندووە و بە شەو و ڕۆژ لە نێو بازاری قەزاکە دەمێننەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.